چێ دەرگای هەستەکەم دەرگانیە سێ چی نردوو ئاخر تو واللهی وەبیللاهی مردوو مرێ. سلام علیکم. وڵی ببوورن زۆرم لیا بۆتان بەڵام جۆتان هێ نەبووتر بێپرزات مەژورۆ بە ملی شکاوە هاتی ببوورە ئەوە لەگەڵ پۆستێکم بوو بەخێر بیت. نانە ئاساییە زۆر سپاس. وڵایەوە ڕاستی بە هاتووی باسی کوڕەکەتان بکەین مستەقبەلی کوڕەکەتان. چێوە بۆ شەماعیە ئەوەش لێر کەمەتبوونس ئای لە سەگەشێت واللهی قوربان وابزانام جۆ لێ بۆ باسیشیمان گوتم هاتووم بۆ باسکردنی کوڕەکەتان. ئەوەتە ڕێک جوابیایەوە کورە من نەزانم چۆنە دەماریە ناسم. اینجا مامۆستاژیانوتم بە باسیش ئەو کوڕەتان بەڵێ بەڵێ بەجددی کوڕەکەم دایمە وەسفتەکە بەڵێ ئەڵێ من تاکە مامۆستام خۆش بێ لەو مەکتەبە مامۆستا مەهدیە. مامۆستا مەهدی نانا من مەهدی نیم. مامۆستا ڕەمەزانی نانا ڕەمەزانیش نیم. مامۆستا عەلی نەخێر عەلیش نیم. مامۆستا شەعبانە نا شەعبان نیم من مامۆستا ڕەوەندم. بە شەرەفم زانی بە ناموسم زانی مامۆستا ڕەوەند. اینجا ئەوی ڕاستی لێ کوڕەکەتان وەزعی خراپە لە پۆلیسەیە اینجا هاتوین بزانم باسی بکەین و پۆلیسێ ئێمە لە پۆلی دووە نانا لە پۆلیسەیە نە غەڵەت هاتی کوڕی ئێمە لە دووە لە دووە کورد لە میشتان تێگا لە پۆلیسەیە آخر ناتۆ تاکیدی نێمە لای تۆ لە سێ لای ئێمە لە پۆلی دووە لەعین لە سەیە اینجا لەوەی دەرسەکانیان باش نییە ئەوەی ڕاستی بێ جاوتم جا یەکشتیکەش هەیە زۆر خاو خلیچکە لە پۆلا بۆ ئەمەیان لەگەڵتان بۆ ئەمەیان لەگەڵتان خاوە بەس لێمان پرسیوەتەوە ئەی بوو ئەیشی تۆ لێ پرسیێتەوە تەلەفۆنم کردووە هەبوو شێ بۆ مدیری شەریکە شەریکی چی هی ئەنتەرنێت وتم خەتەکەتان خاوە چاکیەکەن چاکیکەن چاکی ناکەن خەتەکەتان نەگۆڕی پێم وتووە گورە ئەی هاوار ئەلو ئەلو گۆرە لەگە تۆ نییە منە زانیم ئەو بۆ شێتمەکەن ئەی هاوار بۆ خاتری خوا کاکە کوڕەکە ئەوە ناوی چیا ڕۆڤ نییە لە مەکتەبی چوارباغ نییە لە پۆلیسیە نییە لە دووە کۆرە کاکە شێتم مەکەن لە پۆلیس دووە کاکە کۆرە لە سێم سەریشتان لە مشەوە کاکە لە پۆلیسیە نییە ژنەکە لە دوو نییە لە دووە بابە تۆ لێ برسیتەوە ئەی چۆن بۆ نمونە دوێنێ هەر دوێنێ وتم دەفتەری ئیملاکەتم بەرێ دەفتەری ئیملاکە یامێ وتم ئەشەمبیلا کوڕەکەم خاوێنە هەچی تیان نووسرا پاک و تەمیز تۆ خۆ بینیم من خۆم بە چاوی خۆم بین هیچ تیانە نووسراوە ئەوە زانین بۆچی پاڵخیانە لەوەی دەفتەرەکەی ساف هیچی تیانە نووسراوە معقولە لە 6 دانە دەرس چواریەنەوە کەمە باوەڕ کە لە یەک دقا 2000 لایکم بۆیە والله ڕاستم دانا و مامۆستا لە سەعاتێکە 25,000 لایکی بۆ چووە ڕستمی خۆتان ماشەڵڵە کە جوانە باقوربانم جا ناکرێت کاکە ئێوە بێ ئەو لەو کوڕەتان پرسنەوانێ ئەو کوڕە بە جدی تەمەڵە جێژە لە هیچ شتێک کاکە لەگەڵ ئێوەمە کورە ئەی هاوار ئەلو کاکە تەلەفۆن نییە من بۆ شێتمەگەن مامۆستا ڕجال یەکەم مۆمزانی تەلەفۆنە کورە بۆ شێتمەگەن مقسە بۆ ئێوە کەمەی هاوار ئەخدە دوای کوڕەکەشتان کە دەرناچێ ئەوە دەمەکەنەوە لە مامۆسا ئەڵێ خەتای مامۆسایە کورە بۆ خاتری ئەڵڵا پرۆسی بەرەوردە بۆ هەیلاتوە کورە ئێوە من شێتەکەن ئەی هاوار تۆ سێریگە ئەوە حاڵی دایک و باوشێتێتە کوڕ چۆن دەرەچێ والله مامۆستا چی بوو کوا مامۆستا مامۆسای چی مامۆستا لە تەنیشت دانیشت بوو ئەی تۆی چ نەدیوە تۆ بڵێ ئەو هەموو دەقەیە خەیاڵ و شت بێ قسەمان کردی نەوەڵڵا نە بە باسی کوڕەکەی کە وتی لە سێمەوەمان لە دووە ئەو بوو دانیشتە بوو سەری پێخەمەرە سەعات زیش بۆ ترسم دوایی تۆ ئاشتی کەرەوە یەڵا مامۆستا گیان ببوورە ئەم ڕۆژی جومعەیە شێ موبارەک بێت جومعانی ئەمڕۆ پێنجشەمەیە ئاخر شنەکە خەت خاوە هەتا پێگا بێ بە جومعە ئەی چۆن دانیشە با بنووسینەوە